ئاناکۆندا گەورەترین خشۆکی سەرزەویە لە ئەمریکای باشوور دەژێ و ئەمەندە بەهێز و گەورەیە دەتوانێت مرۆڤێکی پێگەیشت و قوت بدات تەنها بە یەک پار و لە ماوەی پێشوودا بە ڕێژێکی بەرچاو دیار نەماون. بۆیە منیش گەورەترین مارەکانی جیهانتان پێنیشان دەدەم کە لەوانەیە ببینینیان لە هۆش خۆت بچی. ئەگەر ئەم بابەتەمت بەلاوە گرینگە ئەوە دەتوانیت تا کۆتایی ڤیدۆکە بینەربیت. دەیەم ماری تیتان بووە. تەنها بە ناوەکەی دەتوانین خەیاڵی ئەوە بکەین کە چەندێک بەهێز و توندڕەوە. بەڕای ئێوە هێرشی مارێکی لەم جۆرە چۆن دەبێت؟ ئەم مارە 6 ملیۆن ساڵ پێش ئێستا لەسەر هەسارەکەمان ژیاوە و دەتوانین بڵین ئەمە باوکی هەموو مارە تۆقێنەرەکانی ئەم سەردەمە بووە و زانیاریەکان ئەوەمان پێدەگەیەنن کە ئەمەش یەکێک بووە لە گەورەترین ئەو ئاژەڵانەی کە پێشووتر لەسەر گۆیزدەوی ژیاون. یەکەم هەیکەلی ئەم ئاژەڵە لە کانگایەکی غەڵوزدا دۆزرایەوە لە کۆڵۆمبیا و درێژەکەی گەیشتە 15 مەتر و کێشەکەی نزیکی 1 تەنێک بوو و بەپێی ئەو لێکۆڵینەوانەی کە ئەنجام دراون دەرکەوتووە کە ئەم ئاژەڵە گەورانە لە ناوەڕاستی ئەمریکادا دەژیان و بە زۆری تیمساح و دەیناسۆرەکانی دەخوارد. پێویستە سوپاسی خودا بکەیت کە ئێستا ئەم جۆرە مارە لە ژیاندا نەماوە. نۆیەم ئەناکۆندای سپی. ئەم مارە بە گەورەترین و مەترسیدارترین و بەهێزترین و تۆقێنەرترین ماری جیهاندا دەنرێت تا ئەمڕۆمان و شوێنە تەواوەکەی دەگەڕێتەوە بۆ ئەمریکای باشوور و لە دەریاکانی ئۆڕۆینکۆ و ئەمازۆنیشدا دەژێت و چەند زۆرێکی هەیە. زۆرێکان درێژەکەی دەگاتە 7 مەتر و هەندێک زۆریشی هەیە دەگاتە 14 مەتر و ئەمە مارێکی ئاویە و دەتوانێت بۆ چەندین ڕۆژ و بۆ چەندین هەفتە خۆی بشارێتەوە و هەمیشە خۆی ئامادە دەکا بۆ هێرشە تۆقێنەرە لە ناوبەرەکانی. هەشتم ماری تۆڕدار. ئەمە درێژترین مارە لە جیهاندا. درێژەکەی دەگاتە 10 مەتر. خاوەنی جەستەیەکی ڕێکی لاستیکی هەیە. تایبەتمەندە بە هێمنی و جیڕیەکی گەورە و لە ڕەنگەکاندا خاوەنی ڕەنگێکی قاوەی و زەردێکی داخراو هەیە. ئەم مارە بەرجەستەکردنێکی گەورەیە بۆ توانەکانی ماری ئەناکۆندا. حوتەم ماری بەردی ئەفریقی. لێرەدا مەسەلەکە لە کار دەرچووە چونکە ئەمە بە گەورەترین ماری ئەفریقیادا دەنرێت و هەروەها یەکێکە لە گەورەترین مارەکانی جیهان کە خاوەنی قەبارەیەکی گەورەیە و تایبەتمەندە بە ڕەنگە ئەسمەر و هەروەها زەیتونیەکەی. ئەم مارە عاشقی ناوچەی ئاویە و دەتوانێت بۆ ماوەی 15 خولەک لە ژێر ئاودا بمێنێتەوە بەبێ ئەوەی هەناسەش بدا. شتە مەترسیدارەکە ئەوەیە بە شێوازێکی تۆقێنەر هێرش دەکاتە سەر نێسیرەکەی و لە کاتی هێرشەکەدا گرنگی بە سەر و ملی کەسەکە دەدا هەتا بتوانێت بیخێنکێنێت و لە ناوی بدات. ڕۆژێک لە ڕۆژان نمونەیەکی لەم شێوازە دۆزرایەوە کە درێژەکەی دەگەیشتە 9 مەتر. شەشەم ماری بیرمان. ئەم مارە دەکەوێتە هیندستان و نیباڵ و پاکستان و بە زۆرێک دێتە ناو ماڵەکەتەوە وەکو هاتنی مێشولە وایە. بەڵام ئەم زۆرە ماریان بە سالاریەکی ناسراوە و زۆر ئازاربەخش نییە بۆ مرۆڤ وەکو دەبینێن ئەم منداڵە لە باوشی کردووە. هەروەها یاری لەگەڵ دەکات و نانیشی لەگەڵ دەخوات و ماسیشی دەکات. باوەڕ ناکەم ئێمە بتوانین کارەکانی ئەم منداڵە ئەنجام بدەین. ئایا دەزانیت ئەم مارە درێژەکەی دەگاتە 7 مەتر؟ هەروەها کێشەکەشی دەگاتە 200 کیلۆگرام. پێنجەم ماری کۆنگۆ. لە ساڵی 1940 کاتێک یەکێک لە فڕۆکەوانی هەلیکۆپتەرەکان دەگەڕایەوە بۆ فڕۆکەخانەکە لە ڕێگادا مارێکی زۆر زەبەلاحی بینی بەڵام نەیتوانی بە جوانی بیبینێت چونکە دوور کەوتەوە لێی. بۆیە گەڕایەوە هەلیکۆپتەرەکەی سوڕانەوە بۆ ئەوی بە جوانی بیبینێت و وێنەیەکی جوانی بگرێ. بۆیە خۆی زۆر نزم کردەوە. کاتێک کە زۆر نزیک بووە لە زەویەکە مارەکە هێرشی کردە سەر هەلیکۆپتەرەکە. فڕۆکەوانەکەش گوتی ئەگەر زوونەک شامایەتەوە ئەوە هەلیکۆپتەرەکەی دەکردە خوارەوە. دواتر بۆیان دەرکەوت درێژەکەی 100 پێ دەبوو. چوارەم پایثۆنی مالیزی. گەورەترین ماری پایثۆن لە ساڵی 2017 لە مالیزیا ڕاوکرا کە درێژەکەی 25 پێ دەبوو بەڵام تۆی چەند ڕۆژێکی کەم مرد و گیانی لە دەستدا. ئەم مارە لە میدیۆسا گەورەترین ماری پایثۆن بوو کە ناوی لە کتێبی گینزدا تۆمار کراوە کە سەنێک درێژ و تۆقێنەرە. سێم میدیۆسا. لە 12 مانگی دەی ساڵی 2011 لە شاری کێنساس ئەم پایثۆنە بینرا کە درێژەکەی دەگاتە 24 پێ. ئەمەش درێژترین ماری جۆری پایثۆنە کە تەمەنی 10 ساڵ بووە و بۆ هەڵگرتنی ئەم مارە پێویستی مامە 15 پیاوی بەتوانە و پێگەیشت و هەیە و یەکێک لە کۆمپانیەکان ناسراو بە ئۆرمۆن پرۆدەکشن ناویان نامی دیۆسا و خواردنەکانی ئەم مارە بریتین لە کەروێشک و ئاسکەی کێوی.
دووەم ئەناکۆندای دەریاچەی بەرازیلی بەلەمێکی بچووک بەناو دەریاچەکاندا دەڕۆژ لە ناکەودا مارێکی زەبەلاحیان بۆ پەیابوو پاشان دەسوڕایەوە بە دەوریاندا کاتێک کە بینیان زانیان ئاژەڵێکی کێوی دەخوا بۆ ویستیان نزیک ببنەوە تاوکو جوانتر بیبینن و لە چەندین کەناڵ ئەم ڤیدیۆیە بەدیار کەوت بەهۆی ئەوەی ئازاری ئەم ئاژەڵەیاندا لەبەر ئەم کاریان حکوومەت بە 600,000 دلار سزایانیدا. یەکەم ئەناکۆندای 33 پێ ئەمە گەورەترین ئەناکۆندایە و لە یەکێک لە دەریاکانی بەرازیل دۆزراوەتەوە و لەلایەن هێزەکانی وڵاتەکەەوە ڕاوکراوە و ئەمە گەورەترین ئەناکۆندایە لە هەموو جیهاندا کە تا ئێستا بینیرابێ و لەبەر درێژی و زەبەلاحەکەی لە کاتی گواستنەوەیدا هەستان بە ترێلەیەک بیگوازنەوە بەڵام لەبەر گەورەیەکەی هەر بە تەواوی جێگای نەبووەوە و بەشێکی مارەکە لەسەر زەویەکە بوو و هەروەها ڤیدیۆیەکیان گرتووە هەتا بە جیهانی پیشان بدەن کە چەندێک قەبارەکەی گەورەیە درێژیەکەی 33 پێ دەبێ و کێشەکەی دەگاتە 400 کیلۆگرام هەرچەندە ئەوانەی ئەم مارەیان ڕەودەکرد زۆر هیلاک بوون پێوەی دواتریش زۆر لە ژیاندا نەمایەوە بەڵام بە دڵنیاییەوە شێوە ترسناکەکەیمان لە بیر دەمێنێت. کام لەم مارانت بەلاوە سەرنجڕاکێش بوو ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسە و هەروەها چەندین سیرۆک و ئەفسانە هەیە کە باسی ماری زۆر گەورەتر دەکەن ئەگەر هاتو ئەو سیرۆکانە ڕاست بوون ئەوە ئینشاءالله ڤیدیۆیەکتان لەسەر مارە نوێیەکان بۆ دەکەم و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینێری ڤیدیۆکەم بوون ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و هەروەها زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێبگا و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئەمانەتی خوا بن.